سڵاوتان لێبێ خەڵکە تێکۆشەرەکەی قەزای شارە زۆر و زەڕەیان داوای لێبوردن لە خەڵکە تێکۆشەرەکەی زەڕەیانەکەم کە دوێنێ لە مەراسیمەکەی هەڵەبجە ناویانم نەهێنا خەتای من نەبوو خەتایەوە بوو کە وتارەکەمی بۆ نووسی بەڵام من داوای لێبوردنتان لێ یەکەم سڵاوتان لێبێ و بەخێر بێن ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لە خزمەتی ئێوەی تێکۆشەران بەڕێزان بانگەشەی هەڵبژاردن خەریکە گەرمە بێت خەریکە نزیکە کەوینەوە لە ڕۆژێکی زۆر مێژووی خەریکە نزیکە کەوینەوە لە ڕۆژێکی مەسیری ئەویش دەیدەیە لە دەیدا هەمومان خۆمان و خزم و کەس و کارمان گەنج و تێکۆشەرەکانمان ئەچینە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی زۆرترین دەنگ کۆ بکەینەوە بۆ هاوپەیمانی کوردستان بەڕێزان ئەم ئینتیخاباتە بۆ پەرلەمانی عێراقە ڕەنگ بێت بەشێکتان بپرسن لە خۆتان بپرسن باشە ئەم پەرلەمانی عێراق حەقی چییە بەسەر منەوە من هەندێک پێداویستی سەرەتایی مەوێ من گلەیم لە حکوومەتی هەرێم هەیە من گلەیم لە حکوومەتی خۆجێ هەیە گلەیم لە حیزبەکانەوە هەیە وەکو دوێنێ لە هەڵەبجەوە من نەهاتووم پەردەپۆشی کەم و کورتیەکان بکەم خۆتان ئەزانن چی ئەبێ بکرێ و منیش وەکو حکوومەت ئەزانم چی ئەبێ بکرێ بۆ باشتر خزمەتکردنی ئێوە بەڵام ئەم ئینتیخاباتە پەیوەندی بە بەغاوە هەیە پەیوەندی بەو بەرگریەوە هەیە کە ئەبێ ئێمە لە بەغاوە بیکەین بۆ ئەوەی ئێمە خاک و نیشتمانەکەی خۆمان بپارێزین بۆ ئەوەی ئێمە بتوانین ڕوبەڕووی ئەو تەحەدیاتانە ببینەوە کە ڕەنگ بێ لەم 4 ساڵی داهاتووە ڕوبەڕوومان ببێتەوە بەڕێزان ناوچەکە لە گۆڕانکاریدایە کێشمەکان ڕەنگ بێ لەم 4 ساڵەیە زیاتر بن سیراعە نێودەوڵەتیەکان لەم ناوچەیە زیاد دەکەن و هەندێک پرسی زۆر گەورە هەیە لە عێراقا یەکلا ئەبنەوە ئێمە ئەبێ یەک ڕیز بین ئەبێ یەک دەنگ بین ئەبێ تۆکمە بین ئەبێ بەهێز بین ئەبێ ئازا بین ئەبێ خاوەن مووقف بین تاکو بتوانین خاک و نیشتیمانەکەی خۆمان بپارێزین بۆیە ئێمە دوو هێزی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزودنەوەی گۆڕان یەکیان گرتووەتەوە لەژێر چەتری هاوپەیمانی کوردستان لە پێناوی ئەو ئامانجە لە پێناوی خزمەتکردنی ئێوەی تێکۆشەر یەک کاندیدی بەڕێزمان دەستنیشان کردووە کە ئەویش شرۆخانە جێی سیخە و متمانەی ئێمەیە هیوادارم جێی سیخە و متمانەی ئێوەش بێت دوو ئەرکمان لەسەر شانە لێرە لەم دەبەرە ئەرکی یەکەم ئەوەیە چرۆخان بنێرین بۆ بەغدا وەکو نێردە و نوێنەری کۆمەڵانی خەڵکی کوردستان وەکو نێردە و نوێنەری خەڵکی ئەم دەبەرە تێکۆشەرە ئەوە ئەرکی یەکەممانە بەڵام من لێتە ناشارمەوە من ڕازی نیم هەراوها بینێرین بۆ پەرلەمان من ئەمەوێ بە زۆرترین دەنگ بینێرین بۆ پەرلەمان تاکو قووەتی گۆڕان و قووەتی یەکێتی کە یەکیان گرتووەتەوە لەم ناوچەیە لە دەرەنجامی ئەم ئینتیخاباتە ڕەنگ بداتەوە بۆیە با بێمنەت نەبین بڵین لەم ناوچەیە تەنها یەک کاندیدمان هەیە و بە ئاسانی دەرەچێت من ئەمەوێ بە زۆرترین دەنگ دەرچێت ئەوەش داوا لە ئێوەی بەڕێزەکەم لە خۆتان لە کەسوکارتان لە مناڵەکانتان کە حەقی دەنگدانیان هەیە لە چواردەور و نزیکەکانتان ئیش بکەین بۆ ئەوەی زۆرترین دەنگ کۆ بکەینەوە لە دەیدا بۆ چرۆخان تاکو پەیامێک بنێرین پەیامەکەش وازەحە بە یەکەوە بەهێزترین بینیومانە کە پەرت و بڵاو بووین بینیومانە کە شەڕەپەڕۆ هەبووە لێرە لەم شارە زورە شەڕ هەبووە شەڕەپەڕۆ هەبووە لە بەینی پەڕۆی بزوتنەوەی گۆڕان و پەڕۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کێ قانزاجی کرد بەو شەڕەپەڕۆیە ئەم دەبەرە قانزاجی کرد حکوومەتی خۆجێی لێرە قانزاجی کرد خزمەتگوزاریەکان باشتر بوون ئارامی و سەقامگیری گەڕایەوە بۆ شار و شارۆچکەکانمان نەخێر هەر خۆمان و خەڵکەکەمان زەرەری کرد کە ئەو دوو هێزی سەرەکی ئەم ناوچەیە منافەسە یەکتریانە کرد خۆشبەختانە ئەمڕۆ ئەو منافەسەیە نەماوە خۆشبەختانە ئێمە لێرە لەبەر دەمی ئێوە وەستاوین وەکو یەک تیم لەژێر چەتری هاوپەیمانی کوردستان لە پێناو خزمەتکردنی ئێوە ئێمە ئەم پۆ لە پەرلەمەنتارانە ئەنێرین بۆ بەغا
بۆ ئەوەی پارێزگاری لە مافەکانی ئێوە بکەن. یەکڕیزیەکەی ئێمە ئەگوازینەوە بۆ بەغا تاکو لە بەغا یەکڕیز بین، یەکدەنگ بین و بەو یەکڕیزیەوە دیفاع لە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین. بەو یەکڕیزیەوە داکۆکی لە شایستەدارایەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین، لە دابینکردنی موچە و بودجەیەکی شایستە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. بەو یەکڕیزیەوە ئێمە وا ئەکەین کە خزمەتگوزاریەکی باشتر بگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان و خەڵکی تێکۆشەری قەزای شارەزور و زەڕەیان. کە سەقام کە تۆ موچەت دابین کرد، کە خزمەتگوزاریەکی باشترت دابین کرد، ئەو کاتە سەقامگیریش دابینەکەین. ئەو سەقامگیریەش وامان لێکە بە ئارامیە بژین، پێکەوە هێزەکانی خۆمان تۆکمە بکەین، خۆمان کۆ بکەینەوە، ئەوانەی لێمان عاجز بوونە ئاشتیان بکەینەوە، ناوچەکەمان جوانتر بکەینەوە، خزمەتگوزاریەکی باشتر بگەێنین بەو تێکۆشەرەکانی خۆمان. واگەر نەعەدالەتێکیش هەبوو بێ ئەو نەعەدالەتیانە نەهێڵین. بۆیە ئەمە هەواڵان بە دروشم ناکرێت، بە مزایەدە و بە قسەی زل ناکرێ، بە هات و هاوار و دوور لە ڕووی ئێوەی بەڕێز نێودان و قسەی ناشرین بەملا و بەولایان ناکرێ. دروشمبازی سوودی نییە، شەڕی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان سوودی نەبووە، ئەرک لەسەر شانی ئێمەیە. نەفسیەتی میلەتی خۆمان ئارام بکەینەوە، بە نەفسیەتێکی ساف و پاکەوە داخلی ئەم ئینتیخاباتە بین، زۆرترین دەنگ کۆ بکەینەوە بۆ هاوپەیمانی کوردستان، زۆرترین کورسیمان هەبێ بۆ پەرلەمانی عێراقی، تاکو لەوێ بتوانین ئەو یەکڕیزیەمان بپارێزین، موچە و بودجە دابین بکەین، خزمەتگوزاریەکی زیاتر بەدەست بهێنین و سەقامگیریەکی باشتر بگەڕێنینەوە بۆ کوردستان. هیوادارم ئێوەی بەڕێز دەنگی خۆتان، دەنگی کەس و کارتان، دەنگی دراوسێکانتان، دەنگی ڕەفیقەکانتان کۆ بکەنەوە لە پێناوی چرۆخان و دەیدە سەرکەوتنێکی گەورە بەدەست بهێنین بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ هاوپەیمانی کوردستان. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.